ژیان و سەلامەتم خۆیان سوپاس بخوا تەندروستیان زۆر باشە و ئەو مەڕووماڵاتانەی کەوا لەگەڵیاندا بوو ئەوانیشیان بە سەلامەتی گەڕێنرانەوە کە ژمارەیان 285 سەر مەڕ بووە. ئێستا دوایین زانیاری چێ دەربارەی ئەو کەسانی کە دوو ڕۆژە لەنێو بەفرگیریان خواردەوە بە کوێ گەیشتون و تەندروستیان چۆن ئێستا؟ سوپاس بخوا تەندروستیان زۆر باشە. دوایەوە بۆ ماوەی 2 شەو ژمارێک لە شوان کار دانیشت و قەزەسی دەکان و هەروە ڕۆژهەڵات لەم ناوچەیە گیریان خواردبوو. ئەمڕۆ بەیانی ئەو بربەستانەی کەوا ڕێگر بوون لیان بەهۆی بارینی بەفرەوە سوپاس بخوا ڕێگاکان کرانەوە هەم لە ڕێگەی دامینکردنی تیمێک لایەن قایمقامەتی سیدەکانەوە کە بە نردنی ئامێری بندۆزەر بۆ ئەو ڕێگەکە بکرێتەوە هەمیشان لە ڕێگەی خزم و کەس و دانیشتوانی سیدەکان لە ئێستادا ئەوان کەمتر لە چەند دقەیەکتر ئەگەنەوە ناو خاڵی ئەمنی کە ئەو شوێنەی سەردانیان کردو دەرەوەی خاڵی ئەمنیە و ژیان و سەلامەتم خۆیان سوپاس بخوا تەندروستیان زۆر باشە و ئەو مەڕووماڵاتانەی کەوا لەگەڵیاندا بوو ئەوانیشیان بە سەلامەتی گەڕێنرانەوە کە ژمارەیان 285 سەر مەڕ بووە. داواکارین لە دانیشتوانی قەزای سیدەکان و هەروە هاوڵاتیانی تر جاچ بۆ بابەتی گەشت یاخود بۆ کڕینی مەڕووماڵاتە لەم سنوورانە سەردان نەکەن لە ئێستادا لەبەر ئەوەی کە بەفرێکی زۆری تێدایە بۆ ئەوی ئەم گرفتانەی کە لە ماوەی 2 ڕۆژ ڕوویدا دووبارە نەبنەوە.